وەرزشوانان هێز و پایە و سەرمایی لە بنەهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستانن. پۆل و تیپ وەفای خۆیان بۆ یەکێتیەکەیان دووپات دەکەنەوە و تێک ڕابەرە و لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاو دەنێن. خولێکی تۆپی پێی بچووکراوەیە. ئاکۆ محەممەد کاندیدی ژمارە 20 وەک پێویستیەک بۆ 12 تیپی ملی کۆیە ڕێکی خستووە. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشت و پشتیوانی گەنجان بووە. دیارە ئەمڕۆ لە کۆتایی خولەکە کە خولی تیپی فەوجی سێ لیوای 713 توانی پلەی یەکەم بەدەستبێنی و تیپی نەوت و گازیش توانی پلەی دووەم بەدەستبێنی کە پێک هاتبوون لە 12 تیپ هەر هەمویان براون و هەمومان ئامانجمانەوەی هەم پێشمەرگە هەم هێزەکانی ناوخۆ کە ئامە یەک هەدەف و یەک ئامانجمان هەیە پارێزگاریکردن لە دەستکەوتەکان و بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بانگێشەوە ئامانجی ئەوەیە کە بتوانی بەبێ جیاوازی خزمەتی سەرجەم خەڵکی کوردستان بکا و باڵانسی هێز ڕاست بکاتەوە. دەستخۆشی لە کاگاکۆ دەکەم کاندیدی ژمارە 20 کە ئەم خولەی کردەوە سەرپەرشتی ئەم خولەی کردەوە بۆ سەرخستنی لیستی 129 هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم هەم بۆ لیستەکەی خۆمان هەم بۆ کاگاکۆ ئینشاڵڵا سەرکەوتو دەبی. ئێمە وەک فەوجی سێ لیوای 713 تایبەت هێزەکانی هەفتا بەشداری خولێکی تۆپی پێمان کرد ئەم ساڵ جیاواز لە بە هەڵبژاردن و لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی بەڕێز و خۆشەویستمان بەڕێز کاک باڤڵ بەشداریمان کردو لەم خولەدا. هەر ئەرکێک بە ئێمە بسپێردرێ ئێمە وەک فەوج لیوای 713 تایبەت ئامادەین لە هەر ئەرکێک سەرکەوتو بین ئینشاڵڵا. پەنا بەخوا سەرکەوتوش بووینە لەم تۆپی پێشدا لەو پێش بڕچەیە یەکەمی سەر ئاستی خولەکە بووین شکر بۆ خوا. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هەمیشە پاڵپشت و پشتیوانی سەرجەم وەرزشوانان و تیپا ملیەکان بووە. لە ڕێگەی بۆردی وەرزشیەوە هاوکاری سەرجەم تیپ و یانەکانی کردووە. کاندیدانی یەکێتیش بەڵێن دەدەن بە یاسا داکۆچیکاری سەرسەختی مافەکانیان بن. لە ساڵانی ڕابردووش ئەم خولانە کراینەوە و خولی جیاوازتریش کرایتەوە. بەڵام لێرەوە بەڵێنێکتان پێ دەدەم ئەگەر خوای گەورە پشتیوان و هاوکارمان بوو دەرچوین بۆ پەرلەمانی کوردستان هەموو ساڵانە لە ساڵیادی وەفاتی جەنابی مام جەلال خولێکی تایبەت دەکەینەوە بە هێزەکانی ئاسایش و ناوخۆ و پێشمەرگە و ئەگە دەریش نەچوین دیسان هەر بەڵێنتان پێ دەدەم هەموو ساڵانە ئەو خولە دەکەینەوە لۆ خۆشم سپۆنسەری دەکەم. یاری کۆتایی خولەکەش هەردوو تیپی پێشمەرگە و نەوت و گازی کۆکردەوە. 2000 پێشمەرگە بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بوونە پاڵەوان. خولەکە زۆر باشێ بەڕێچوو ئەمڕۆ یاری کۆتاییە کە یاریەکە لە نێوان تیپی پۆلیسی نەوت و گاز و برایانی پێشمەرگەیە. یاریەکە هیچ گرژێش تێ نەکەوتووە خولەکە تا ئێستا بە ئارامی بەڕێوەچوە خولێکی زۆر باش و وەرزشکاران دووپاتیان کردەوە 20دا سندوقەکان پڕ دەکەن لە دەنگی سەوز. لە کۆتاییشدا خەڵات و دیاری پێشکەش بە تیپا سەرکەوتووەکان کران. لە قەزای کۆیەوە کاروان نازم کەناڵی کەرکووک.